ادعوا ربكم كن على يقين بهذه الثلاث. سي يقينت هبه لكاتي دعاء كردنا. يكميان لا أحد أرحم بك من ربك. يقيني ناو دلت هبه هيج كسك برحمو بسوسترنية بوتو لپروردگارت. يعني يقينت هبه دايكو باوكت كحمو خير وخوشيكي تويان زياتر بي خوش ليه خويان. والله دايكو باوكي ديندار وجير وعاقل بخوا سەروەربوونی منداڵەکەی زیرەکبوونی پێگەیشتنی پلە و پایەی پارە و پارووی پێی خۆشە زۆر لە سەر و خۆیەوە بێ. دەی ئەو دایک و باوکەت چەندە دڵسۆزی تۆن، چەندە بەبەزەیی و سۆزن بەرامبەر بە تۆ. یەقینت هەبێ ناگاتە جوزئێکی بچووک و بەشێکی حرە بچووک لە ڕەحمەتی خوای پەروەردگار. لا أحد أرحم بك من ربك. يقين و بیر و باوەڕت چەسپاو بێ لەسەر ئەوەی هیچ کەسێک بەسۆزتر نییە بۆ تۆ لە پەروەردگارت. وهو أرحم الراحمين. وەکو لە سوڕەتی یوسف ئاەتی 64 هاتووە دەفەرمێ پەروەردگار الله سبحانه وتعالى أرحم الراحمين بەبەزەیترینی هەموو بەبەزەییانە. لە کاتی دوعاکردنە ئاوا پاڕێەوە تۆ لە کەسێک دەپاڕیتەوە. ئەگەر لە دایک و باوکت بپاڕیتەوە باوکو دایکی خۆت کە دەناسی چەندە میهرەبانن، چەندە دڵسۆزن، چەندە بێگوێیت کردوون، بێفەرمانیت کردوون، کەچی کاتێک کە دەچیەوە بەردەرگایان لیان دەپاڕێتەوە دڵی نادەرتکە، هێستا ئامێزت بۆ دەکاتەوە. ئەگەر عەبدێکی گوێڕایەڵ بی، ئەگەر داوای ڕەوای لێ بکەی، ئەگەر لە توانایدا بێ، تخوا هیچ دایک و باوکێک گیرفانی پڕ بێ و دەستی پڕ بێ و ئەولادەکەی ساڵح بێ، هەرچی داوای لێ بکە بۆی جێبەجێ دەکایان دەست دەبنێ بەڕوویەوە بە بێگومان بۆی جێبەجێ دەکا. دە تۆ لە پەروەردگارێک دەپاڕیتەوە لە کاتی دوعاکردنا کە لە دایک و باوکت دڵنیا بە زۆر بەڕەحمترە. ئەرحەم بیکە من ڕەبیک. هیچ کەسێک تەنانەت دایک و باوکیشت بەبەزەیتر نییە بۆ تۆ لە ذاتی پەروەردگار سوبحانەه وتەعالە. ئاوا بە یەقینەوە لێ بپاڕێەوە کە ئەو خوایە زۆر زۆر میهرەبانە بەرامبەرت. ڕقی لێت نییە، بوغزی لێت نییە، ڕقی ڕابردووت پێ ناڕێژێ. مادام دەستی زەلیلیت بۆ بەرز کردەوە دڵنیا بە دەستەکانت بە خاڵی ڕەوان ناکاتەوە.